سڵاوتان لەبێ دڵخۆشم ڕۆژێکی دیکەشە بینەوە میوانی ماڵەکانتان بە پرۆگرامی نۆرادیۆ ئەمڕۆ لەگەڵ توانە کۆمەڵێک بابەتی دیکەمان بۆ ئامادەکردوون هەر لە کۆبوونەوەی حکوومەت و بابەتی موچە هەتا هەڵبژاردننی و شاجوانی پشیلە هەتا مامەڵەکردن بە زەوی هاوڵاتیانەوە تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بن توانە سلااو لەبێ سلااوتان چۆنی من باشم زۆر باشبی سپاس دەکەم دەست پێ بکەین دەست پێ سلااوتان لێبێت چاوان باسی کرد کە باسی چتان بۆکەین ئەوانە و ئەوەنی تریش بابەتی بەپێز و گرنگمان بۆ هێناون لە موچەوە دەست پێەکەم ئێمە چاوەڕێی واژۆیەکی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقین تاوەکو موچەی مانگی پێنج بنێت دێت ئەمە قسەی وتەبێژی حکوومەت یاریمی کوردستانە ئەمڕۆ لەسەر موچە و لەسەر چەند بابەتێکی تر حکوومەت یاریمی کوردستان کۆبوونەوەی خۆی کرد بەڵام هێشتا دیار نییە کەی کێشەکەی نێوان هەرێم و بەغدا هەڵ دەبێت و موچەی مانگی پێنجی موچە خۆرانی یاریمی کوردستان دەنێردرێت لاتان ڕوونە کە چەند داواکاریەکەیە و دەبێت ئەمە ڕێکەوتنی لەسەر بکرێت ئەوەی کە عێراق دەڵێت تەواوی نەوتی هەرێمی کوردستان یەک بەرمیلی لێ بەدەر نەبێت دەبێت بماندرێتێ هەروەها لە 150 داهاتی ناوخۆیی نانەوتی دەبێت بماندرێتێ هەروەها باسی گرێبەستی کۆمپانیا نەوتیەکان و هەندێک بابەتی دیکە حکوومەت یاریمی کوردستانە دەڵێت لەزەر زۆر بابەتی ڕێکەوتین تەنها نەوتەکە ماوە ئێمە دەڵێن دەبێت 120,000 بەرمیلی لە لای خۆمان بمێنێتەوە بۆ ئەوی پێداویستی ناوخۆی پێبڕکەینەوە بەڵام حکوومەت عێراق دەڵێت هەموو نەوتەکەیشمان ئەبێ بدەنێ ئەوەی کە حکوومەت یاریمی کوردستان ئەمڕۆ ڕایگەیاندووە لە زاری وتەبێژەکانەوە هیچی نەماوە تەنها محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیران واژۆیەکی بکە یەکسەر پارەکە دەنێرێت و موچە دابەش دەکرێت بەڵام ئایا سەرۆکوەزیرانی عێراق ئەم واژۆیە دەکات من حەزەکەم باسی ئەوە بکەم وەزعی موچەخۆرانی یاریمی کوردستان تەنها بەخۆیانەوە نەوەستاوە کە چەند خراپە وەزعی بازاڕیشی تێکداوەیانی کاسبکار ئەگەر موچەخۆر زیاد لە 1,200,000 موچەخۆر هەیە لە هەرێمی کوردستانە هیچ لە گیرفانیانە نەبێ و سەردانی بازار نەکەن و شت بکڕن ئەی کاسبکار شت بەکێ بفرۆشێ بارودۆخی بازارەکان ئێستا زۆر خراپە هیواداری زیاتر ئەوە بۆ زیاتر لە 2 مانگە چێ موچە دواکەوتووە بۆ نزیکەی 50 ڕۆژە کۆتا موچەی مانگی 4 دابەشکراوە لە هەرێمی کوردستان بۆیە ئەم کێشەیە حل نەبێت ئەوە بارودۆخی خەڵک زۆر لەوەی ئێستا هەیە خراپتر دەبێ هیوادارین هەرچی زووە ئەم شەو بێ بەیانی بێ بگەن بەم ڕێکەوتنە حکوومەتی هەرێم و بەغدا و واژۆ لەسەر ناردنی پارەکە بکەن و دەست بە دابەشکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکرێت ئەوەی کە ئەمڕۆ ڕوونکرایەوە ڕوئیا جارێ ڕوون نییە کە ئایا ڕێکەوتنەکە دەکرێت یاخود نا بەڵام ئەوان دەڵێن لە هەوڵەکانمان بەردەوامین کۆبوونەوەکانیش لە نێوان وەفدی هەردوولا بەرەو پێشوونی باشی بەخۆوە بینیوە چاوان گرنگەوەیە کە موچەکە بێت خەڵکەوە نازانە گەیشتووە بەچی و نەگەیشتووە بەچی موچە بێت و گیرفانی خەڵک گەرم بێتەوە بە هیوان کە زۆر ڕێکەوە موچەکە بێتەوە خەڵکی گەرم بێتەوە توانە دوێنێ شەو وەکە زانین درەنگانی شەو کاتژمێر 11 بەدواوە 2 درۆن لە سلێمانی کەوتنە خوارەوە خۆشبەختانە هیچ زیانێکی گیانی نەبووە بەڵام تەنها زیانی مادی گەیاندووە و ئەم 2 درۆنە لە تاسڵوجە بوون یەکێکیان لە ناو کۆڵان کەوتۆتە خوارەوە کە لە پشت مەکتەبێکەوەیە ماڵەکانی نزیک بۆ ناوچەیە زیانیان پێگەیشتووە و هەندێک لە دیوارەکانیان پەنجەرە و دەرگاکانیان شوشەکانیان هاتۆتە خوارەوە ئەمڕۆ پەیامنەری 1964 چۆتە یەکێک لەو ماڵانەی کە دوێنێ شەو لە کاتی کەوتنە خوارەوەی درۆنەکەیە زیانیان پێگەیشتووە خاتونێک لەوێ قسەی بۆ ئێمە کردو باز لەواکات کە لە کاتی ڕووداوەکەی ئەوان زۆر ترساون هەمویان شۆک بوون و دەنگەکەی ئەوەندە بەهێز بۆ ترسێکی ئەوەندە گەورەی لەلا دروست کردوون ئەڵێ ئێمە وامان هەست کرد خانوەکە هەڵدەگرن و دەیەنەوە بە عەرزا دەنگەکەی بە شێوازێک ترساندونی کە هەمویانی شۆک کردووە و درۆنی دووەمیان لە لای هێزەکانی یەکەی هەفتا کەوتۆتە خوارەوە لەوێش هەر زیانی بە شوێنەکە گەیاندۆ هیچ زیانێکی گیانی نەبووە 2 شەو بەر لە ئێستش لە کەرکووک درەنگانی شەو 4 درۆنی دیکە کەوتە خوارەوە لەوێش تەنها زیانی بە ماڵەکان گەیاندبوو زیانی بە شوێنەکان گەیاندبوو کە کەوت بۆ خوارەوە لەوێش هیچ زیانێکی گیانی نەبووە لە کاتێکە لە هەمان شەو لە زاخۆش درۆنێک کەوتبوویە خوارەوە لای کەمپێک بوو بەڵام لەوێش خۆشبەختانە هیچ زیانێکی گیانی نەبوو ئەوەی جێگەی سەرنجە چاوان لەسرم درۆنانە تاوەکو ێستا هێزە ئەمنیەکانیش ئاماژیان بەوە نەکردو لەکوێوە ئاراستە کراون ئەم درۆنانە
بەتایبەت دوێنێ شەو دڵڕاوکەی لای خەڵک دروست کرد و بە هیوای سەلامەتی بۆ هەموو لای خەل لە سلێمانی دەبێنینەوە ماوەیەکی زۆرە بەشێکی شەقامی بازنەی مەلیک مەحموود کە شەقامی 6 مەتریە لە سلێمانی ئیشی تیاکرێت ئەندەرپاس یاخود یەکتر بڕی تۆفیق وهبی تیا دروست دەکرێت بەهۆی ئەوەوە لادانی کاتی ماوەیەکی زۆرە چەند مانگێکە دروست بووە ئەمڕۆ بەشی سەرەوەی یەکتر بڕەکە کە شەقامی بازنەی مەلیک مەحموودە بە ڕووی شۆفێرانە کرایەوە ئەوەی کە شارەوانی قسەی بۆ ئێمە کردووە بۆ 1964 لە 150 پرۆژەکە تەواو بووە لە 150 ماوە ئەندەرپاسەکەی ماوە و کاراسانێکی زۆر بۆ شۆفێران لە سلێمانی دەکات و ئاستەنگی هاتوچۆ لەسەر شەقامی 6 مەتری بە شێوەیەکی بەرچاو کەم دەکات دیلانی پامنێرمان بەیانی لەگەڵکردنەوەی شەقامەکە لەوێ بوو ئەز لایڤێکی بەکردین بابینەری لە داخستنی بەشەشی شەقامی بازنەی مەلیک مەحموود لە شاری سلێمانی بەهۆی دروستکردنی یەکتر بڕی تۆفیق وهبیەوە لە ئێستادا بەشی سەرەوەی ئەو پرۆژەیە تەواو بوو دەکرێتەوە بە ڕووی شۆفێراندا ئەمە دیمەنەکانی دەبینن لە ئێستادا ساتیکردنەوەی ئەو ڕێگای بەری سەرەوەی شەقامی بازنەی مەلیک مەحموودە کە لێرەدا لەلایەن شارەوانی سلێمانی و هاتوچۆی سلێمانیەوە سەرقاڵی ئەوە دەبن کاک زەردەش سڵاوی لێبێ ئەم بەش ئەمڕۆکەیکەنەوە بەنیازن لە ساڵ چەند کارەکان تەواو بووە ئەمە بەشی دووەمی قۆناغی پرۆژەکەیە بەشی یەکەمی ئەو شەقامە لە لاوچەکان بوو ئێستا ئەم شەقامی سەر ئەندەرپاسەکەیە کە تەواو بووە هاتوچۆکە ئاسانە بێت ئەو کاتە بەش قۆناغی سێمەوێنی ئینشەڵا لە ماوەیەکی زۆر نزیکاکە ئەم پرۆژە خۆی بێ لە کۆتایی ساڵی 2025 تەواو بێ ئینشەڵا ئەو کاتە ئیش تەواو بێت چەندی پرۆژەکە تا ئێستا تەواو بووە وەڵاهی ئەتوانم بڵێم لە 150 تەواو بوو چکە خۆ دەزانی دوو بەشی گرنگی تەواو بووە بەشی چێمێنێ ئەمە تا چەند لۆد و قەرەباڵغی کەمەکاتەوە بەدڵنیایە لۆ دوو قەرباڵ ئەم شەقامە نامێنە و هەموو پرۆژەکانی کە سلوکاتی شارە سلێمانی کردی وەک ئەندەرپاسی فاروق وەک بڕی ئارام یەکتر بڕی باخی بەختیاری کامانە هەمووی هۆکار بوون بۆ کەمکردنەوەی لۆ دوو قەرەباڵغی زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کایبینن لە ئێستادا ئەو ڕێگایە دەکرێتەوە کە چەند مانگێکە داخراوە لە سەر شەقامی بازنەی مەلیک مەحموود کە تیایدا لۆ دوو قەرەباڵغی زۆر لەسەر شەقامە دروست بوو کە لە دوو ڕۆژی ڕابردوودا ڕامانگەیان کە ئەم ڕێگایی بەری سەرەوەی کە بەشی سەرەوەی یەکتر بڕەکەیە لێرەدا دەکرێتەوە بۆیە ئەمان کە لێرە کاک بەمەنی لێ کاک بە مەسڵاوی لێبێ کردنەوەی ئەم یەکتر بڕانە تا چەندێک کاریگەری لە سەر کەمکردنەوەی لۆ دوو قەرەباڵغی ئەبێت بەدڵنیاییەوە مەسلەی وەبەرهێنان لە سەر هەر شەقامێک لە دروستکردنی ئۆڤەرپاس یان ئەندەرپاس فاکتەرێکی گرنگە بۆ ڕەوانە و زیاتر ئاسانکاری و زیاتر بەرەودان بە جوڵەی بەردەوامی جوڵەی ئۆتۆمبیل و ڕەوانەوەی قەرەباڵغی و زیاتر ئاسانکاری بۆ هاوڵاتیان و لە نەتیجەیشا کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتچۆ کەمکردنەوەی لۆد لەسەر و شەقامانە و زیاتر گەڕانەوەی کات بۆ هاوڵاتیان و شۆفێران کاک بە من لە ڕابردووە ئەم شوێنێکی ئێمە لی وەستاوین بەهۆی ئەوەی کە یوتێرنێ لەم پێشەوە هەبوو قەرەباڵغی زۆر هەبوو ئەو قەرەباڵغی ئەڕەوێتەوە ئەم خاڵەت ئەم پرۆژێ تەنها نابێتە هۆکارێک بۆ بەدیلی ئەو یوتێرنە ئەنی دروستکردنی پرۆژەی هاوشێوە بێتە فاکتەرێک بۆەوەی کە تەواوی یوتێرنە نزیکەکان یان ئەو لۆدە یان ئەو قەرەباڵغی لەسەر ئەو شەقامەیە بە دڵنیایی و فاکتەرێکی گرنگە بێت بۆەوەی کە بتواندرێت کۆی ببێتە بەدیلی کۆی یوتێرنەکان نزیکەکانی سەر بە تایبەتی باشووری شەقامی مەلیک مەحموود لە باشووری سلێمانی سپاس بۆ بەڕێستان بەڵێ لە ئێستادا چەپڵەی دڵخۆشی ئەوە لێ دەدەن کە بەشێک لە شەقامەکە تەواو بووە و کرایەوە بە ڕووی شۆفێراندا ئەمە بەشی خوارەوەی شەقامی بازنەی مەلیک مەحموودە کە دوای چەند مانگێک لە داخستنی لۆ دوو قەرەباڵغی زۆر لەسەر شەقامە دروست بوو لە ئێستادا ئەم ساتە ڕێگاکە کرایەوە بە ڕووی شۆفێراندا و هاتچۆی ئۆتۆمبیل بە بەشی سەرەوەی شەقامەکەدا دەستی پێکردووە بۆیە وەکو کە وتەبێژی شارەوانی سلێمانیش باسی کرد کە لە نزیکەی لە 150 پرۆژەکە تەواو بووە و دەست دەکرێت بەکارکردن لە بەشی ژێرەوەی یەکتر بڕەکەدا هەریەکە لە گەڕەشی ئابلاغ بە گەڕەکی چوارچراوە دەبەستێتەوە و هاتوچۆ لە عربەتەوە بەرە و دوڕیانی سەسنار و بە پێشەوانەشەوە تیایدا دەبێت کە ئەمە کاریگەری دەبێت لە سەر کەمکردنەوەی لۆ دوو قەرەباڵغی و هاوکات دوێنێش ئەوەی کە باسمان کرد ئەندەرپاسی والی کارەکانی تەواو بووە و لە داهاتوێکی نزیکدا ئەو ئەندەرپاسەش دەکرێتەوە توانە هەر لەسەر ڕێگاوبانە مێنینەوە شەقام و ڕێگاوبان
وەکە زانین کە مرزی سەیرانبەن مەرزێکی نافەرمیە لە بینی هەرێم و ڕۆژهەڵاتی کوردستانە ماوەیەکی زۆرەکە کێشەی ڕێگاوبانی هەیە بە جۆرێکە پێشتر پامنێری ئێمە ڕۆشتۆتە شوێنەکە قسەی لەگەڵ شۆفێرەکانی ئەو مەرزە کردو قسەی لەگەڵ دانیشتوانی ئەوێ کردووە هەمویان ناڕازین لەوەی کە ڕێگاوبانەکەیان زۆر خراپە چاڵ و چۆڵێکی زۆری تێدایە بە ئاستەنگ دەتوانن شۆفێرەکان و بارهەڵگرەکان بارەکانیان ببەن و بگەڕێنەوە خەڵکی ئەو ناوچەیە بە ئاستەنگ دەتوانن هات و چۆ بکەن و ئێمە قسەمان لەگەڵ بەڕێوبەری بەڕێبەراتی چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانی پێنجیان کردووە و قسەی بۆ ئێمە کردو ئەڵێکە لە ئێستادا هیچ کۆمپانیایەک ئامادە نییە کە چاکردنەوەی ئەو ڕێگاوبانە لە ئەستۆی خۆی بگرێت لەبەرەوەی کە حکوومەت ئێستا پارەی کەمە پارە سەرف ناکات ئەوانیش لە ئێستا توانای ئەویان نییە کە بتوانن بە شێوەیەکی باش ئەو کارە بگرنە ئەستۆ ڕێگاوبانەکە بۆ شێوازێکی باش چارەسەر بکەن و بەڵێندەرەکانی ژەنە جار ئەڵێن ئێمە حەقی خۆمانە لە ساڵی 2014 لەو کاتەوەی قەیرانی دارایی دروست بۆ هەتاکو ئێستا ئێمە هەنێک پرۆژەمان هەیە کە پارەمان لای حکوومەتە تا ئێستا وەرمان نەگرتوتەوە و لەناو هەنێک لە شارەکان هەنێک پرۆژە هەیە تاوکو ئێستا وەستاون لەبەرەوەی بەڵێندەرەکان خۆیان ئێستا پارەیان نییە کە پرۆژەکانیان تەواو بکەن حکوومەتیش ئەو پارەی کە هەیە نایانداتێ ناتوانن پارەکە لە حکوومەت وەربگرنەوە بۆ ئەوەی پرۆژەکەی پێ تەواو بکەن مە کێشەیەکی گەورەیە دەمێکە هەیە چاوان بزەبسێ و ڕێگایە یانێکەوەی تۆ باست کرد ڕێگەیەکی زۆر خراپ پڕچاڵ و چۆڵی بەهۆیەوەی کە پارە نادرێتە بەڵێندەر هیچ بەڵێندەری ئامادەنی خۆ بەڵێندەر حەزەکایشیە بێوان ئەوە ئیشی خۆیانە ئیشی خۆیانە بەڵام هیواداری لەو گرفتەی چارەسەر بکرێت موچە لەلایەک کێشەی بەڵێندەر لەلایەک ئەم هەموو کێشەیە خوا بۆمان ئاسان بکە چاوان هەواڵێکی سەرنجڕاکێش هەیە تەبانەم هەواڵت دوێنێ بوو لە دەربەنی خان یعنی قەرار بوو سەگی بێلانە کۆکرێتەوە قایمقامەتی قەزاکە سەگێکی زۆر ماوەیەکە زیادی کردووە لە قەزاکەدا لەسەر شەقام و لە گەڕەکەکان دەبینرێت وەک چۆن پێشتر بڕیاردرا بوو ینی لە هەولێر هەرس بۆ کۆکردنەوەی هەر سەگێک 3000 دینا دەدرێت بەو کەسەی کە سەگەکە دەگرێت و دەیبات بۆ شێڵتەر لە دەربەنی خانش بە هەمان شێوە بە دوای کرێکارە ئاگەڕان بۆەوەی سەگەکان کۆکاتەوە قایمقامەت ئاگاداریکی لێدا بوو بەڵام کرێکار دەست ناکەوێت قایمقامی قەزاکە بە 1964 وت حەوت کەس خاتون ناوی خۆیان نووسیوە بەڵام دەسوپل و یعنی بە عملی ئەو کارە نەهاتون بۆیە ئیزنیان داون دەبێت کەسی دەست و برد و ئەوەی کە شارەزایی هەبێت لە گرتنی ئەو ئاژەڵەدا عەزێتی نەدات تاوەکو ئێستش پێم وابێت کەسیان دەست نەکەوتووە بۆی کە سەگەکان کۆ بکاتەوە ئەمەش گرفتێکی لە قەزاکە دروست کردووە بۆیە لێرەوە ئەڵێن هەر کەسێک لە خۆی ڕابینێت بچێت بەدەم داواکەی قایمقامێتەوە ئەوان لەوێ حەق و کرێی خۆی پێدەدەن لە پای کۆکردنەوەی ئەو سەگانی کە لە ناو قەزاکەدا بڵاو بۆتەوە توانە لە دەربەنی خان ئێستا ئاشکرایان نەکردووە کە چەند هەزار ئەیان بۆ ئەوی کە سەگێک نەوەڵا ئاشکراشیان نەکردووە لە هەولێر سەرەتا 3000 بوو بۆ هەر سەگێک 3000 بوو بەڵام لەوێ تا ئێستا دیاریان نەکردووە تۆ بڵێ کێشەی نرخ نەبێوا کەس ناچێت لەسەر نرخەکەی ڕێک نەکەوتون ڕاستە هەواڵێکی ترمان هەیە باشە پێشنیوەڕۆی ئەمڕۆ ڕووداوێکی دڵتەزێن لە خانەقین بۆ جەلەولا ڕوویە لەسەر ڕێگای خانەقین بۆ جەلەولا ڕووداوێکی هاتوچۆ ڕوویدا تێیدا 4 کەس گیانیان لە دەستدا و کەسێکی دیکەش بریندار بوو کە هەر پێنجیان ئەندامی یەک خێزان بوون ئەمانە خەڵکی خانەقین بوون و دانیشتووی کەلارن لە کاتی ڕۆشتنیان تووشی ڕووداوی هاتوچۆ بوون لە بەبوونەی ڕووداوەکەوە 4 کەسیان گیانیان لە دەستدا و کەسێکی دیکەشیان بریندار بووە بریندارەکە ڕەوانەی نەخۆشخانە کراوە ئێمە پەیوەندی بە ڕاژان باجەلانەکەین پەیامنێرمان لە خانەقین بزانین بارودۆخی بریندارەکە ئێستا چۆنە لە نەخۆشخانە ماوەتەوە بۆ زانیاری زیاتر چین بۆ لە ڕاژان سڵاوت لێ بە ڕاژان باشی زۆر سپاس مەمنون ڕاژانگیان پێمان بڵێ بارودۆخی ئەو بریندارە ئێستا چۆنە لە نەخۆشخانە ماوەتەوە چی بەسەر هاتووە بەڵێ هەر بێایی لەگەڵ ڕووداوە کە ڕوویدا لە نێوان خانەقین جەلەولا با بڵێن 5 کەسێک سەرگواستراونە بۆ نەخۆشخانەی سعدیە لەوێ لەبەرەوەی پزیشکی پسپۆر نەبوو توارێن کە گیانیان لە دەستدا بوو یەکێکیان لە ژیاندا بوو کەوتە و گەنجەیە ئەو منداڵەیە با بڵێن کە تەمەنی 15 ساڵە گواستدایە بۆ نەخۆشخانەی جەلەولا چونکە لەوێ پزیشکی پسپۆر هەبوو بارودۆخی ئەو مێر منداڵە با بڵێن تا ئێستا ناجێگیرە
بەڵام ئەوانی تر بە تەواوی گیانیان لە دەستداوە و لەناو ئەو خێزانەی سەرتەنها ئەو مناڵەیان ماوەتەوە و کوڕیان ماوەتەوە بەڵام ئەوشە تا هێستا باری تەندروستی ناکەیگیرە. بە هیوای سەلامەتی بۆ مێر منداڵە ڕاژان هەتا ئێمە هاتینە ناو پرۆگرام دەوتراکە لە خانەقین دەناژرێن لە کەلار بە خاک دەسپێرێن یەکلایی بۆ تۆ لەکوێ بە خاکیان ئەسپێرن؟ بەڵێ ئەو ئایلێ بابنەوە خێزانە خۆیان لە ئەسڵەوە لە عشیرەتی دەلۆ ئەوانن لە شاری خانەقین دەلۆ زۆرن بڕیارەوە یەکەم جار بیهێن بۆ گۆڕستانەکەی خزمانی دەلۆی خۆیان لێرە بینێژن بەڵام وا دیارە پاش ئەوەی کە براکانی کۆچ کردو بڕیاری ئەوەیاندا بە هەڵوێستیەوە بوو بیگوازنەوە بۆ کەلار بۆەوەی نزیک بێ لە ماڵی خۆیان و کەس و کارەکەی خۆیان لێ بتوان و زیاتر سەردانی ئەو گۆڕانەیان بکەن. باشە ڕاژان ئەو ڕێگایە چۆنە باسێکی ئەو ڕێگایمان بۆ بکە یەکساییدە دووساییدە لەبەر ئەوەی ئەبێ گەڕ ڕێگایەکی باش ئەوە بێ بڕواناکەم ڕووداوێکی ئالەو شێوەیە ڕوودات. ڕێگاکە لەو شوێنەی کە ڕووداوەکە ڕوویداوە یەکساییدە بەجددی لە بارودۆخێکی زۆر زۆر خراپدای ئەوە شەکەمین جار نییە کە ڕوودا و ڕوودات لە ماوەی ئەو 5-6 مانگەی دوایەدا چەندین ڕووداوی گەورەی دڵتەزیان ڕوویداوە تایبەت لە بەرواری 34 ڕووداوێکی تر ڕوویدا لە نێوان تانکەرێک و دوسێ سیارەی تر زیاد لە 2 کاتژمێر و نیوێک کەس هەبوو لە بن سیارەکە مابوونیان توانی دەری بکات ئەو ڕێگایە زۆر زۆر خراپەوە سڕایەوەی بکات چەندین جار داوا کراوە کە ئەو ڕێگای چاک بکرێتەوە بەڵام وا دیارەتا ئێستا لەهانی پەیوەندیدار گرنگیەکی وایان بۆ شوێن نەداوە بەڵام ئەو شوێنەیشە وەکو ڕێگایەکی مەرگ وایە لە نێوان خانەقین و جەلەولا با پێ دیاریکراویشە پێڵێن ڕێگای بەغدا تا ئێستا چارەسەر نەکراوە ڕۆژانەیشە چەندین ڕوودا و ڕوودەدا لە بینی ماوەیە بۆ ماوەیەکی تر ڕووداوی زۆر دڵتەزیێن وەکو ئەمڕۆ ڕوودەدات کە لەناو خێزانێکا بە تەواوەتی هەموویانی کردووەتە قوربانی. دەستەکانە خۆش بێ ڕاژانگیان زۆر زۆر سوپاس بە هیوای سەلامەتیش بۆ ئەو منداڵە ئەوەی کە جێگەی داخ بووتوانە کە خێزانێک بەیەکەوە بەو شێوەی ئەمڕۆ بوو بە دڵنیایی ڕووداوێکی یەکێک لە ئەوانەی کە مردووە تەمەنی 6 مانگە منداڵێکی 6 مانگان بە حکمیەوەی چاوان من لەو ناوچەیە ینی نزیکی ئەو ناوچەیە لە گرمیان ژیاوم وەشێکی ئەو ناوچەیە شارەزام بەداخەوە ڕێگاوبانەکانی زۆر خراپە حتا ڕێگای نێوان کەلار بۆ خانەقینیش کە ڕێگایەکی کورتیانی 25 خولەک دەبێت بۆ نیو سەعات ئەویش بە هەمان شێوە خراپە بەداخەوە تاوەکو ئێستا یعنی نەوە تا حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی عێراقی ئاوڕیان لەو ڕێگایانە نەداوەتەوە بۆیە ڕووداوی ئەو شێوە زۆر جار ڕووەدا بە هیوایتر ئەو ڕووداوانە دووبارە نەبێتەوە. زۆر باشە هەواڵێکی تر هەیە حەزەکەم هەراوە بە خێرایی ئاماژەیەکی پێ بکەم دیارە بابەتی جوتیاران و کشت و کاڵ ئەمساڵ بەهۆی وشکە ساڵیەوە زۆرێک لە جوتیاران ناڕازی بوون لە بەرهەمەکانیان بەڵام ئێستا کێشەیەکی تر هەیە کە هەر وشکە ساڵی هێناوەتی لەگەڵ خۆیان کەم ئاویە ساڵانی پێشوو کوێستانەکان هیچ کێشەیەکیان نەبوو لە زەرعات و کشت و کاڵکردن لەبەر ئەوەی کە ناوچەی کوێستانی بوون بەشی پێویست ئاو هەبووە بۆ ئەوەی کە جوتیاران بتوانن کاری خۆیانی پێ بکەن بەڵام ئێستا لە منتیقەی چۆمان و حاجیۆمەران جوتیاران ئاگدار کراونەتەوە بەوەی ئەوەی کە وشکە ساڵیە ئاوێکی زۆر خەرجنەکەن یعنی زەویەکانیان کەم بکێڵن یان ئەگەر هاوڵاتیەک یان جوتیارێک 2 پارچە زەوی هەبێت ئەوە بۆ ئەم ساڵ دەبێت دانەیەکیان داچێنێت دانەیەکیان واز لێبێنێت و پیان وتون کە بەپێی دۆنمیش حتا جاکراوەتەوە یعنی دەبێت چەند دۆنم زەوی داچێنن بە گەنم و جۆ یان هەر بەرهەمێکی تر و چەندێکی هەڵبگرن ئەمە لەبەرچی کابرا زەوی خۆیەتی جوتیارەکە زەوی خۆیەتی توانێ هەمووی داچێنێ بە دڵی خۆی بەڵام وتیوانە لەبەرەوە ئاو زۆر زۆر کەمە و دەست بە ئاوەوە بگرن با ئەمساڵ ئاوا تێپەڕێنین یعنی وشکە ساڵی بووە ئەگەر 2 پارچە زەویتان هەیە بەشێکی داچێنن زەویەکی داچێنن زەویەکی واز لێبێنن بۆ ساڵێکی تر ئەگەر بۆ نمونە 20 دۆنمتانەیە 10 دۆنمی داچێن و ئەوی ترواز دەبێن بۆی زۆر نەکەوێت لەسەرەوەی کە ئەم بێ ئاوێ ڕووی لە ناوچەکە کردو ئەمەش جۆرێک لە گرفتی بۆ جوتیاران بەڕاستی دروست کردو چکە خۆیان باس لەوە دەکەن کە ئەمساڵ ڕێژەی بەرهەمهێنانیان ڕێژەی بەرهەمیان زۆر کەمتر بۆ لە چاو ساڵانی ترە بۆیە ئەمە جارێکی تر کێشیان بۆ دروست دەکات بەڵام بەو هیواین کە ئەوەی کە دای دەچێنن خێر و بەرەکەتیان بۆ بداتەوە و بەرهەمێکی زۆر باشی هەبێت وڵاتوانەوە فکرێکی باشە ینی بۆی کە بەنیۆی زەرە لی دەرچنەوەی کە بەگشتی زەرەر بکەن تۆ ڕەنگە ئەگەر مەسەلەن 2 پارچە زەوێکی هەیە دایچێنێ کە تۆ بڕی ئاوی پێویست نەبێ هەر خراپ ڕاست بۆیە حکومەت بیری لەوە کردوتەوە لە ڕاستیە وەزارەتی کشت و کاڵ کە ئەو داوایی
لەوانە کردو چاوان هەواڵێکی ترمان هەبوو بابەتی ماوەیەک پێش ئێستا پامنێری 1964 لە دووسخورمات و هاوڵاتیەکی دوان کە کرێکی بووە و ماڵەکەیان 4 مانگە کرێنێ و صاحب خانوەکە دەری کردو لە ماڵ بزەبت زۆر گوناح بوو ماڵەکەشی بردبووە ناو پارکێکەوە جا ئەم هاوڵاتیە پاملێرمان دواندی کە وەزعی زۆر خراپە ماڵ و مناڵ و لەگەڵ سەلاجە و کۆمەڵێک ئەشیای ناوماڵە هەڵی گرتە بوو کرێچیەکە فڕیدا بۆ دەرەوە 4 مانگە موچەی نەداوە ئەمیش هەڵی گرتی بوو بردبووە ناو پارکێکی قەزای دووسخورماتوەوە و داوای کرد لە ڕێگەی 1964ەوە خێرخوازێک کەسێک مامۆسایەکی ئاینی بێت ئاوری لێ بداتەوە لەبەرەوە گورچیلەیەکی نییە دڵیشی نەخۆشە ناشتوانێ یعنی وەک پێویست کە سابەت بکە سایەقی ترێلەیە ئەیوت بە مانگی 100,000 بەدباری 100,000 دە ڕۆژارێ بارێکشمەیە نازانم بیدەم بە خواردن بۆ مناڵەکان نازانم بیدەم بە کرێخان و بۆیە 5 ملیۆن دیناری بازاریش قەرزارم جا ئەمە تا ئێرە ئەمڕۆ گەنجێکی مووسڵ خەڵکی مووسڵ کە بەنەتەوە عەرەبە قۆڵی لێ هەڵماڵی و دەمی خستووە کار داوای لە براکوردەکانە کرد دەیوت من داوا لە براکوردەکانەکەم ڤیددیوەکەی 1964 ئاوا پیشانەدات ئەڵێت ئەم هاوڵاتیە زۆر نەدارە یعنی ئەوە کەوتوتە سەرجادە کرێکی دەری کردووە لە بەرەوەی کرێنەداوە بۆ کەسێک یارمەتی نادا بۆ کەسێ ئاوڕی لێ ناداتەوە جا بامە زۆر لەسەری نەڕۆم گوێ لەو هاوڵاتیە موسڵاوێ بگرن بزانام چۆن باسی لە ڕێگەی ڤیددیۆکەی 1964 باسی ئەو هاوڵاتیە دەکاوە داوا لە هاوڵاتیان دەکات بچن بەهانایەوە و یارمەتی بدەن ميتين راح نموت احنا كنا نموت اسألني اني وقعت بنفس هذا الموقف هسه ليش انا هيك قلبي محترق على هذا الولد هذا الانسان هذا من اخوتنا الاكراد صاير له اسبوع او 5 ايام مسدود بالشارع هو واطفاله حتى اثبت لك بانه احنا قلبنا طيب ومن مدينه الموصل اقول لك ايجارك علي المده كلش راح يعجبك واتمنى من كل انسان شريف يشوف هذا الانسان يساعده هذا من اخوتنا الاكراد اعتقد بيته بجلوله لو خانقين فاتمنى يا اخوتي ماكو واحد يطلع من هاي المنطقه يقول له تعال ايجارك علي ماكو واحد بطل يقول له تعال يا وش محتاج احنا صاير لنا هاي درجه الحراره تحت الصفر كل اشتعلنا من الحر ارحموا من في الارض يرحمكم من في السماء الله بالناس الفقراء والتعبانه اللي ما عندها اهل الملك انت من تشوف واحد تعبان وما عنده ما من المعقول تطلعه وتطرده هەڵوێستی جوانە هەرکەس بینوێنێ بۆ هیوایین جارێکی تر لە نۆڕادیۆ داواکەین کە ئەو خانەوادەیە بەڕاستی محتاجنەوەی کە پایامنێری ئێمە دواندی و گێڕایەوە و پێشانیدا و ئەم کاکەیش لە مووسڵەوە باسی دەکات هەرکەس یارمەتیەدا خوا خێری بنووسێ ئامین ئینشەڵڵا بابەتێکی تر توانن لەگەڵ ئاژەڵ بینە توانن وەڵی خۆشمەوێن بەس هیچیان ڕناگرم وەڵام من بۆ خۆم پشیلەم هەبوو بەڵام زۆر بە زەحمەتە و زۆر بە ناز و مەکرن ئەبێ وەکو منداڵێکی ساوا بە خێویکی جا من لەبەر ئیش و دەوام نردومەتەوە بۆ هەڵەبجە هەر باشە کاتمەوە لە هەڵەبجە جاجار سەری لێم دوێنێ ئێوارەیە کە دووەم فیستیڤاڵی هەڵبژاردننی شاجوانی پشیلە لە سلێمانی بەڕێوەچووە کە زانین ساڵی پاریژ بە هەمان شێوە و فیستیڤاڵە لە سلێمانی بەڕێوەچوو دوێنێ ئێوارەش بۆ خولی دووەم فیستیڤاڵەکە بەڕێوەچوو تیایدا جوانترین پشیلە هەڵبژێررا پشیلەی ئەمساڵ لە کەلارەوە هاتبوو توانە لەوەش هەر لە کەلارەوە هاتبوو جاناوەکەی زۆر جوان و سەرنج ڕاکێش بوو گوڵە ڕەعنا پامنەری 1964 قسەی لەگەڵ خاوەنی گوڵە ڕەعنا کردووە و باسی تایبەتمەندەکانی پشیلەکەمان بۆ کات و پەیوەندی نێوان خۆی و پشیلەکەی با بێکەوە بیان بینی خەڵاتی یەکەم پێشکەشەکرێت بە خات و ئاشتی سەڵح خاوەنی شاجوانی پشیلەکانی کوردستان بۆ 2025 گوڵە ڕەعنا بوو بە شاجوانی کوردستان بۆ ساڵی 2025 کە پشیلەیەکە لە کەلارەوە هاتووە خاتوواش و سڵاو لێ بێ ئەمە تاژەکەیەتی گوڵە ڕەعنا بوو بە یەکەم چ هەستێکە هەیە وەڵی خۆشترین هەستە ئیتر زۆر تایبەتە چاوەڕێی ئەوە تەکە کە یەکەم بێ وەڵی چاوەڕێی ئەوە وەکو ئەوەی کە دەنگی زۆر بوو ئەمانزانی دەنگی زۆرە بەڵام هەر قەلق بوون یەکێک بوو لە بربژێرەکان تەبعاً بەڵام هەر قەلق بووین بوون گوڵە ڕەعنان ئەم ناوە چی بوو؟ خۆمان پێی ئەڵێن گوڵە ڕەعنای کە هات زۆر بچوو بوو ناومانە ڕەعنا هەر بۆ خۆشی نەمانەزانی ناوی چی بنین
ئیتر وتمان هەر لە خۆمان وتمان ناوێنێن ڕانا تەمەنی چەنە؟ تەمەنی 9 مانگە. باشە چێت ترساوە یا شەرمەکە؟ وڵی ترسنۆکە و شەرمنیشە چکە کەم لە دەرەوەی هەر لە ماڵا بووە و خۆشمان دوو نەفەرین لە ماڵەوە چۆنەڵی هەر لە کەشوەوەیەکی ئارامان ڕاهاتووە ئێستا کە ئاوە چوار دەوری قەرەباڵ خۆدەنگی بەرزێ ترسێ لە کەلارەوە هاتوون بەڵێ ڕێگاکە ناخۆش نەبوو تا و گەیشتن بۆ ئەوەی کە بە شاژوان هەڵبژێتریە ڕێگاکە وڵی نازام هەستمان پێ نەکرد چکە بۆ ئەم شتا هاتین زۆر زۆر دڵخۆش بووین ینی ئەوەندە گرنگیمان بەوە نەدا دەموچەوی نابی من ڕۆکە بەو دیواڵی لێمە عاجز بووە ماشەڵڵات تەمەنی چەنە؟ تەمەنی 9 مانگە. 9 مانگە چه هەستێکت بێبەخشی ئەمە؟ کاتێک مناڵەکەت ئەبێتە یەکەمی سەر هەرێم چه هەستێکتە بێتەوە هەر ئەو هەستە بێت هەر دایک و باوکێکە مناڵەکەی ئەبێ بە یەکەم چەند خۆشە. ئەمە لە بری چی ئەکەوێت لە ماڵی ئێوە؟ لە بری چی ئەکەوێت مەبەست ینی حسابی چی بۆ کرێت لە ماڵی ئێوەیە؟ کچمانە هەر کچمانە ینی ڕێک کچمانە مەسەلەن چۆن چزانم یان تعاملی کچی لەگەڵاگەین تعاملی مناڵێکی لەگەڵاگەین. مناڵتان نییە؟ ئەم مناڵمان هەیە بس بەخوازە پشتان لێ سار بۆ تۆ ببنی ئەمەوە ئەرۆڵا بەنیازی چی بۆ بکەیت چۆن خزمەتکردن و شتی قورس نییە؟ جاری دیلان بەمەوە بەرەوەڵا خزمەتکردنی قورسە خزمەتکردنی قورسە ئەرەوەڵا زۆر قورسە ئەنی پشیلە زۆر زۆر بەناز و مەکرە وڵا دەبێ ئاگات لێ بێ حتمەنیان یا ڕای مەگرە یا کە ڕاتگرە بێ ئەو هاڕای بگرێت دارینەوانی کە ئاژەڵ ڕاگرن باش ئاگیان لێیان بێ باشی شاگیان لیانە نازانم ئەوانەی بیان بینم زۆر متعلق چونکە ماوەیەک لات بووتر خۆی پێگری ناتوانانی بالضبط چاوان دوێنێ یەکی حەوت ڕۆژی لەدایکبوونی نیوەی کورد نیوەی کورد وەک چۆنەڵە نیوەی کورد تۆ کەستەیەکی حەوت لەدایک وڵا دوێنە فەیسبووکەکەم هاتوو دایکم ڕۆژی لەدایکبوونی بوو لە سناپ دایکم ڕۆژی لەدایکبوونی بوو یەکێک لە کەسانی لێرەوە زۆر سپاس تەمەن درێژ بێ دوێنێ یەکی حەوت بوو جا بەو بەناوبانگەکە ئەو تاریخەکە زۆر جار لە ناو خۆمانە لە ناو کورداڵێن لە کورد بەو تاریخە لەدایک لەو تاریخەیە لەدایک بووە جا فعلەن خەڵکێکی زۆر کە سەیری کارتە نیشتیمانەکە یا تەسکەرەکەی دەکەی بە تایبەت ئەوانەی کە بە تەمەنن لێ نووسراوە یەکی حەوتی فلانە ساڵ لەدایک بووە جا بابەتێکی سەرنجڕاکێش پاملێرمان لە شارە زوورەوە لە زەڕایەن ناحی زەڕایەن گۆڕستانێکەیە بەشێکی زۆر لەو کەسانەی کە بەرواری لەدایک بوونیانێکی حەوتە و کۆچی دواییان کردووە یعنی لە تەنیشت یەکە نێژراون بەشێکی زۆر لە قەبرەکان بە تەنیشتێکا ڕیس بوون کە سوتفەیە ئەوە کە هەمویانێکی حەوت لەدایک بوون بەرواری ساڵەکانیان جیاوازە حتمما با سەیرێکی ئەو گۆڕستانە بکەین و گوێ لە پاملێر وان بگرین بزانمە چۆنە ئاوا ئەو گۆڕانە ئاوا لە تەنیشتێکە ڕیسکراوە تێبینی شتێکم کرد لەم گۆڕستانەدا لەم بەشە نوێی گۆڕستانەکەدا بەشێکی زۆر لەو مردوانەی کە لێرە نێژراون زۆربەی زۆریان لەم بەروارەدا لێکی حەوتدا لەدایک بوون ئێستا بە نمونە ئەو بۆ ڕێزە حاجی ئەحمەد یەکی حەوتی 1925 لەدایک بووە 14 نوێی 2024 کۆچی دوایی کردووە بەڕێزێکی تر لە تەنیشتایەتی کۆچی دوایی کردووە ئەوی شێکی حەوتی 56 لەدایک بووە 26 دە کۆچی دوایی کردووە خاتونێکی تر یەکی حەوتی 37 لەدایک بووە 1930 لە حەوتی چواری حەوتی 11 2024 کۆچی دوایی کردووە ئەمانە بە نزیکەی ئێستا 6 گۆڕ لە تەنیشتێکن کە هەر شەشیان یەکی حەوت لە دایک بوون بەڵام لە ساڵە جیاوازەکانی تریاندا کۆچی دواییان کردووە جگەلەوە ئەمەوێ باسی ئەوە بکەم ئەمڕۆژ هەمان بەروارە کە یەکی حەوتە دەبوو ئەمڕۆ ڕۆژی لە دایک بوونیان بووە جیاواز لەو گۆڕانی کە لەسەرەوە هەن من ئەم بەشە نوێی گۆڕستانەکە نزیکەی 35 گۆڕی تێدا نێژراوە لە کۆی ئەم 35 گۆڕا تا ئەو سەری گۆرس ئەم بەشە نوێمان ژماردووە زیاتر لە 16 بۆ 7 گۆڕ هەیە کە سەرجەمیان یەکی حەوت لە بەرواری لەدایک بوونیانە و یەکی حەوت لەدایک بوون لەسەر کێلەکانیان وان نووسراوە کە ئەم مردووە یەکی حەوت لەدایک بووە بەڵام لە ساڵە جیاجەکاندا یاخود لە مانگە جیاجەکانی تردا کۆچی دواییان کردووە بە نمونە ئەم خاتونە یەکی حەوت 1930 لەدایک بووە 5 چواری 2025 کۆچی دوایی کردووە ئەم هاوڵاتی تر یەکی حەوتی 1953 لەدایک بووە و حەوتی چواری 2025
خوا عفویان کە خوا لە گوناهیان خۆش بێ خەڵکێکی زۆری تریش هەیە ینی کە بەرواری لە دایکبوونەکەی بۆ شازە نووسراوە کۆمەڵێک بابەتە بۆ چاوان کاتی خۆی ینی یان درەنگ براون خوێندەواری کەم بووە بۆ ئەوی کە تەسکەرەیان بۆ دەربکرێت ئەو تاریخەوە بزانام ناوەڕاست ساڵ بووە گۆڕەڵکەنێکیش قسەی بۆ ئێمە کرد بوو باسیەوە ئەو کاتە بوو کە حکومە داتەوە تر هەمووی ڕۆشتە بۆز بۆی کە تەسکەرەیان بۆ دەربێنە موجێت یەکی حوت لەو کاتە یەکسەر هەمووی بە یەکی حوت دەینا واتە من درێژیان کاوانی ماونوانشی مردون لیان خۆش بێ بابەتێکی تر لە هەولێر کە کێشەیەکی زەوی هەبوو ئەمڕۆ پامنێرمان ڕۆژ بە داداچوونی بۆ کرد قسەی لەگەڵ شارەوانیش کردووە کەسێک هەیە ئەڵێت سێ خانوویان ڕوخاندوم و زەویان داگیر کردوم زەویەکە بایی 10 ملیۆن دۆلارە کڕین و فرۆشتنی پێوە کراوە بێەوەی ئاماگادار بێت زەویەکان هەندێکی ینی خانووی تا دروست کراوە نووسنگەی فێرکردنی شۆفێری تێدا بووە کە مرور خۆی دەرزیتیا وتوەوە پۆلیسی هاتوچۆ بەڵام شۆفڵی شارەوانی هاتووە هەمووی ڕوخانەوە و توانە ئەمە هی ئێمەیە ئەم زەویە ئەلەساس بە قسەی خاوەنەکەی کەسێکی تر هاتووە و لە شارەوانی وەرگرتووە و دەیکاتە پرۆژە کەسەکە دەڵێت وەرەقەیەکی بەدەسەوەیە دەڵێت من کڕیومانە 80 دەفتەر دۆلارمان تیا سەرف کردووە قسە لەگەڵ شارەوانیش کراوە لەلایەن 1964 ئەوانیش دەڵێن ئەمە مساتەحە بووە تا 2002 لە 2002 ئەم پیاوە هیچ مافێکی بەسەرەوە نەماوە مافی شارەوانیە جا با گوێ لە پەیامنێرمان و ئەو کەسش بگرین کە خۆی بە خاوەنی زەویەکە دەزانێت و شارەوانیش چی وتووە ئاپێکەوە بینەریان ئەمەی لە پشتمەوە دەبینن تێکدرانی سێ خانووە ئەوەی لای ڕاستیشمەوەیە خانوویەکی دیکێ لەو خانوانەی کە دەڕۆژ بەر لە ئێستا لایەن شارەوانی شەشەوە تێکدرا ئەما دەکەوێتە سەر ڕێگای هەولێر خەبات نزیک ئەلوەی هەولێر من دەمێت قسە لەگەڵ کاکسۆران بکەم خاوەنی ئەم خانووان و ئەو زەویە ئێرە کاکسۆران سڵاوت لێ بێگە بێت تێرە سوپاس دەکەم دەمەوێت پێم بڵێ هۆکاری دروستبوونی و کێشێتیە بۆچی خانووەکانتە تێک دراوە سەرەتا بەخێر بێ ئەمە و عاردەمان لە 2002 کڕیا لە فواد سابر ئەحمەد ئەوە عەقدەکەیە کە کڕیتمان دەرێنەوە عاردەکە بووە هەر داگیریان کردی یعنی نەمان کڕیا باشە کڕیتمان کە کڕیمان عارد بوو شوورەمان لۆ کردی و موافقەمان لە شارەوانی وەگرتیە گۆڕەپانمان دروست کردیە زوباتەکانی دایرەی مرور لێرە دەرسیان لەو خانێ دەرسیان بەخەرچی گوتیتەوە باشە لە پاشان هەر بە موافقە خانی دووەممان دروست کردێ سێمان دروست کردی ئەوە جێی دەرزگوتنەوەی بووە ئەوە جێی دانیشتنی زوباتەکان بووە ئەوێشان ئۆفیسی دانیشتنی خۆمان بووە ئەوەش گۆڕەپانەکە بۆ ئەوش مەعرەزەکەمانە کە ئەمە ئیشی ئالیاتی دەکەین باشە کاگارام ساحبی شەریکەی عفو کاکشوان زراری ساحبی شەریکەی ئارام ئەو عاردەی وەرگرتیە و بەرپرسێک پشتیتی هەرچەند جار خەرک لە کەناڵەکان ئەمە دیتیە تەلەفۆنیان کردیە ئەو لە ڕێخۆ و لە ڕێخۆی ئەو دەرێ من لە کاکشوانی عیلاقم بەقوتەوە ئەو دەرێ عیلاقم بەقوتە و لە پاشە مەقسەیان لەگە کردیە نەگەیشتینە ڕێککەت نەچی ئاردەکە بای 10 ملیۆن دۆلاریە نزیکەی 80 دەفتەر لە سەرەمەیە بە کڕین و کە ئەو خانیانە و ئەو گۆڕەپانەشمان دروست کردیە ئێستا کە شارەوانی دەستیان خۆشبی سیارەک و 2 سیارە و 3 سیارە نایەن ئەوە هەموو دیارە کە پارەی هەیە دەستی دەڕوە شارەوانیشی کڕیتەوە باشە من قسەم لەگەل ینی شارەوانی کردەڵێت ئەو پارچە زەویە لە ساڵی 98 وەکو زەوی زراعی وەریان گرتووە تاوەکو 2010 وڵاتەکەی تەواو دەبێت وەرم نەگرتیە ئەوە فواد ئەحمەد سابر کە لێم کڕیا بەسی دەفتەرم لێ کڕێ 2.5 بە 6 دەفتەری باشە دەڵێت لە 2010 ئەو زەویە تاوەکو 2015 هیچی لەسەر نەبەوە قسەی بەڕێوەبەری شارەوانی شەشە دەڵێت لە 2015 وان تەنها ژوورێکیان دروست کردووە ژوورەکەش ماڵی تێدا نەبووە تەنها سەلاجەی تێدا بووە پێ دەچێت وەکو ئۆفیس بەکارات برای جوانەکەم زوباتەکانی دایرەی مرور ئەلێرە دەستیان بە خەرچی گوتەوە ها ئەوانەی کە نەخیندەوارن ها کە نەخیندەوارن ئیمتحان دەکەن ئەلێرە ئیمتحانیان کردیە ئێرە ژووری دانیشتنیمان بۆ ئۆفیسی خۆمان بووە ئەو گۆڕەپانە تقریبان بەوە ئەگە ببینی 2.5 بە سەبمان کردیە نزیکەی بای 13 دەفتەر بەس کێبلمان لە بن عاردینێ ئەوانە هەم بۆ موافقەی شارەوانی کرایە ئێستا کا کۆدی مەلۆ لە شارەوانی نەمایە کۆدیەوە نەماوە لە هیچ کۆدەکمان نەمایە دوایش لە فلکەی بازی ڕاهەتا کەرەچێ ئەگەر یەک عارد تاپۆ بوو ئەگەر هەر هەمووی لێرە هەتا کەرەچێ هەمووی زراعی نەبوو ها ئەگە هەمووی زراعی نەبوو
بابی عادی من تێکدا لێرە هەتا کەرەچی هەمووی زراعیە. زۆر باشە کاکسۆران سپاس دەکەم ئەوەی جێتان لێبوو قسەی کاکسۆران کە خاوەنی ئەو زەویە و خانوانەیە کە لایەن شارەوانی شەشەوە تێکدرا من قسەم لەگەڵ تریفە نەجات بەڕێوەبەری شارەوانی شەش کرد ئەو باسی لەوە کرد کە زەویەکە لە ساڵی 98 زەویەکی زراعی بووە تاوەکو ساڵی 2010 مۆڵەتیانە بۆ بەڵام لە ساڵی 2010 بەدواوە مۆڵەتەکان نەماوە بە شێوەیەکی نایاسایی ئەو خانوانیان دروست کردووە بەڵام خاوەنەکەی بە شێوازێکی دیکە باز لە شێوازی کڕین و فرۆشتن بە پارچە زەویەکەی ئەوە دەکرێت تاوەکو ئێستا نازانێت کە چێ ئەو پارچە زەویەی لەلایەن شارەوانیەوە فرۆشتە و چێ کڕیویەتی ئەو ئاماژە بە کەسێک دەکات بەڵام ئەمە بە شارەوانی شەش دەڵێت ئێمە هیچ شتێکی وا لە ئارادانی ئێمە ئەمە تەواوی بڕگە و بابەتەکانی بمڕۆی نۆڕادیۆ بوو تا هەفتەی داهاتوو لەگەڵ چاوان دەگەڕێنەوە وڵاتان بەخواتانە سپێر هەر شاد خاویستان.